لبركتكاني حج عمره صالي 2007 بوو ناومان دەرچوو بۆ حەج بە فەزلی خوای پەروەردگار چوومە مەتار لەوێ تەماشام کرد دراوسەیەکمان هەبوو لە نەوەتەکان و دراوسێمان بوون بەردەوام فەقیرە شەکەرە و زەخت و حاڵی زۆر خراپ و زۆر جار بێەوە شەکەوت و زوو ئەیان برد بۆ خەستەخانەوە ئەگەر ئەو دەوانەی یەک ڕۆژیانی یەک جار بەکار نهێنایە پەکێکەوت و حاڵی زۆر خراپە بوو ئەکەوتە حاڵەتی بڵێم فەوتان سەیرم کرد ئەویش ناوی دەرچووە و لەگەڵ خزمەکانیە لە بەکرەجۆ لە مزگەوتی بەکرەجۆ لەوێ چاوەڕوانن و بۆ ئەوەی بینێرن بۆ حەجا کە منیان بینی زۆر دڵیان خۆش بوو خزمەکانی وتیان لەخوا بەزیا بێ کاک فڵان لەگەڵ ناوی دەرچووە و ترساین هاوڕێی نەبێ بەس مادام تۆ هەی هەر زۆر باشە بە بێت هاوڕێت ئیتر خوا هەڵناگرێ پیاوێکی زۆر ڕێک و پێکە ئیتر الحەمدوللا بەیەکەوە بووین کە سەرکەوتین لە تەیارەکە هێشتا تەیارەکە نەکەوتە ڕێ وایە کردی وەڵڵاهی مامۆستا دەواکانم بەجێهێڵاوە تەلەفۆنی کرد بۆ جەماعەتیش کەوتوو بوو نەڕێ و تازە دەواکان جێما دەوای زەخت و شەکرە و ئەوانە لا حول ولا قوة إلا بالله تەیارەش حالەوەیە بکەوێتە ڕێ وتم گوێمە دەرێ خوا کەریمە کە گەشتینە سعودیە ئینشاء الله هەوڵەدەین تەرتیبێکی یەکەین بەیەکەوە بووین تقریبا نزیکەی یەک مانگ ئەو سەفەرە یەک مانگ بەیەکەوە بووین ئەم پیاوە دەوا و ماوای لەبیر چوو هیچمان وەرنەگرت یەک دانە مانگ ئەم پیاوە بەڕێزە دەوای وەرنەگرت کە پێشوو یەک ڕۆژ یەک سات لە ساتەکانی خۆی وەری نەگرتایە ینی ئەفەوتە یەک دانە مانگ بەیەکەوە بووینی یەک دەوا یەک حەپێکی وەرنەگرت بەڵکو من یەک دوو جار نەخۆش کەوتم ئەو پیاوە خزمەتیە کردم خوای لە ڕازی بێ ئێستا خۆی لەوانەیە گوێی لە بابەتەکەمان بێ جاکە گەڕاینەوە دوای ماوەیەک هەفتەیە دوان لە گەڕانمان چاوم پێکەوتم کاک فڵان سەلام عەلەیکم عەلەیکم سەلام وتم خوا الحەمدوللا ئێستش واز دەواکان بەکار ناری وتی وەڵڵا مامۆزاتمەوە حاڵم فەوتە و دەستم پێ کردەوە لا حول ولا قوة إلا بالله ئیتر عەجیبە سبحان الله ئەم حەج و عومرە شتێکی زۆر عەجیبە زۆر خوای گەورە بخاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکات طبعا هەر لەو بارەشەوە من مامۆژنێکم هەیە حاڵی زۆر خراپە یعنی دوکانێکی هەیە لە بەردەم ماڵە لە بەردەم ماڵی خۆیان دوکانێکی هەیە لە ماڵەوە حتا ئەتێتە دوکانەکە بەچی حاڵە دێتە دوکانەکە هەموو ساڵێک لە ڕەمەزانانە لە قەرەباڵغی ڕەمەزانانە ئەچێ بۆ عومرە ماشاء الله بەتەنیاش ماشاء الله ئەڵێ هەستی پێ ناکەم باوەڕەکەی ئیتر عومرە خۆتان ئاگادارن لە ڕەمەزانانیشە چەند قورسە نە سیارە ئەمێنێنە هیچ و ئەمجا مەسافەکە زۆر دوورە بە تایبەتی لە ڕەمەزانانە فندقەکان زۆر دوورن لە حەرەمەوە بەڵام ئەو ئەچێ و سوپاس بۆ خوای پەروەردگار حاڵیشی باشە بێ تا ئەگەڕێتەوە